کۆمپانیا 3BG ئەنتەرنێتە بێسنوور. ناوەبیت، نا ڤیدیۆ وەربیت، نا SMS وەربن، نا وێنایەک وەربیتن. چا پفۆدا پف، ناوەبیت. گۆڕە هەیمە خولی بەرسینگێ تاوانگە ئۆڤێ. بۆی چی بووە؟ مۆتۆ نزانی 3BG هاتی. 3BG باشترین خزمەتگوزاری ئەنتەرنێتێ پێشکەشی دەکات. 3BG سریع سرعەتە شەبەکە وپۆرەکێ بێ تەکنۆلۆژیا FTTH ئۆب ئۆڤەرن جۆرە و جۆر هەمی پێدەویستیێنتە دێدابینکات. فایبەر تۆهۆم بوو مۆڵۆ دەبدە گرێدان دەبدە درستکەن کامل بەس دیکۆردێکەڕ. وەرە 3BG نیشان ببدە حیاتەمونە بەڵتیە بتەگی سریع. دیوەرە تۆتاژی سرعەتە. 3BG دهۆک شەقەن سەریلاند.